فەرموو برام ماشەکە مایکەکەت سەلام عەلیک. عەلەیکە سەلام قوربانگیان. ماشەکە باشیت؟ باشی برا تۆ زۆر زەڕووری ئەزانی. دەستەکەت ماجەکە مەلای مامۆستایەتی زەرۆریە. فەرموو بزانم پرسیارەکەت چییە؟ وەڵای مامۆستا من تاوەکو مایەک پێش ئێستاش نوێژم دەکردن، مایەک دەبێ نوێژان ناکەم لە نوێژ و عیبادەت و زیکر و چیژاڤڕان و ڕاستی لەو شەواندا خاونێکم دیدکەوە لە شوێنێکی بوون کۆمەڵێک کەس بوون لە پشت من نوێژیان دەکرد، دلێکی سپیانە بوو شتێکی وا بوو، نوێژی حەسری مامۆستا نوێژمان دەکرد، دەویست گوێم لێ بوو دیانگوت دەبێت تۆ بەس نوێژی حەسرە پێش نوێژیگەی چونکە تو هیچ قورئانێکی نازانی. باشە دیگوتە تو هیچ ئاەتێکی نازانی هیچ نازانی تۆ بەس حەسران پێش نوێژەکەی. مەسە لە خەڵکی ڕاست لەکیمەوە بۆ دووەم شەوەستامەوە خەونێکم دیدی کە لەگەڵ کۆمەڵێک کەس نایشتم خەریکی ئارە خواردنەوە شتیان مامۆستا. برا کە مەمانە هەمووی ئینزار نییە، هەر خۆت بڵێ ئەمە هەمووی ئینزار نییە بۆ تۆ. بەڕۆڵە مامۆستا. قوڕ بەسەرت ئەگەر ئیمشەو بمری چیت دێکەن؟ نانە ئەگە بمری چیت دێکەن؟ ئەتکەنە جامخانەوە؟ ها چیت دێکەن؟ ئەتکەنە ناو قەبرەوە، خاک بەسەرت بچیتە ناو قەبرەوە نوێژت نەکردبێ بەخوای یەکسەر چاڵێ لە چاڵەکانی جەهەنەمە هێنن تۆکەنە نا ئەو چاڵەوە. ئیما حفرة من النيران وإما يعني أوتا يا أوتا چاڵێکە لە چاڵەکانی جەهەنەم خوا پەنامان بە، یا ڕەوضة من ڕیاض الجەنە، یا باخچەیە لە باخچەکانی بەهەشت. بەخوا ئەگەر ئیمشەو بمری بە نوێژ نەکەری قەسەمەن بیلا جوابی یەک مەلائیکەت پێ نادرێتەوە. ئەزانی چەند بەڕقەوە ڕوحت دەرەکەن ئەو مەلائیکانی کەوا ڕاست پێدراون بۆ ڕۆحکێشانی عەبدەکانی خوا. بۆی ئەبێ زۆر زۆر وریابی. بابە نوێژنەکەر مەسیری جەهەنەمە، چۆن نوێژ ناکەن ئێوە؟ باشە چۆن ئەتوانن ئەو پەیوەندیە لەگەڵ خوایە بپچڕێنن؟ بابە خۆشترین پەیوەندیە لەگەڵ خوایە بێ مەسلحەتە. پەیوەندی ژن و پیاو لەگەڵ یەکە ئەگەر مەسلحەت نەما لە یەکتری جیابنەوە. بینیتە ژن و پیاوێ دوای 20 ساڵ 30 ساڵ لە خۆشەویستی لەگەڵ یەکتریا کە مەسلحەتیان لەگەڵ یەکتریان نامێنە لە یەکتری جیابنەوە. کاتێک کە کەسێک شەراکەتی لەگەڵاکەی بزنسێکی لەگەڵاکەی مەسلحەتت لەگەڵیان نابێ لەگەڵیان نامێنێ لێ جیابیتەوە. هەموو پەیوەندیەکان پەیوەندی کاتین ئەپچڕێن ئەگەر مەسلحەتەکە نەما ئیلا پەیوەندی ئەڵڵا نەبێت. چکە لە کۆتاییە فەئەینە تەذهەبون، بۆ چۆ ئەڕۆی؟ ئەینە المەفەر، بۆ چۆ ڕاکەی؟ ئیلا ئەبێ بگەڕێیتەوە بەردەستی ئەڵڵا جەل جەلالوه. باوەڕت هەبێت ثم إليه ترجعون، يعني بچی بۆ ئەوروپا ئەمریکا تاران و توران بگەڕیت سەر ئەم کەونە دەجار حول الأرض بسوڕیتەوە پیاسە بکەیت و سەفەر بکەیت لە کۆتاییە ثم إليه ترجعون ثم إلى ربكم ترجعون. أبي هەر بگەڕیتەوە بۆ لای خوا مەجالیتیان نییە. ئەها خوای گەورە ئەفەرمێ فەئەینە تەذهەبون، ئەوە خیتابە لەگە عەقڵی ئێمە. فەئەینە تەذهەبون، بۆ چۆ ئەڕۆ؟ بەس پێم بڵێ ئەو خەڵکە بۆ چۆ ئەڕوات؟ حتا بۆ تەکری حەزەکەی زینا بکە، حتا ئەو ڕۆژەی ڕوحت ئەکێشن تۆ هەر نوێژ مەکە، بڕۆ خەریکی مەشروب خواردن بە. ئەو ملحیدانەی هەتا بەیانی لای بەکەنەوە جنێ و بەخوادن بابیکەن مخەوەل بن تا ڕۆژی قیامەت، تا ئەو ڕۆژەی ئەمرن. بەڵام ثم إلى ربهم يرجعون، بەخوا ئەگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا جەل جەلالوه. إن أخذه أليم شديد، أي قرب سربو كسيكوا كفري برامبر بالله كرت أخوا قرتني وكو هيج قرتني يقنية عذابي الله جل جلاله وكو هيج عذاب يقنية وكو سجني انفرادي نية وكو كاربا قرتن نية وكو عمليات وشقو اليدان نية وكو سكاني دنيا نية. إن أخذه أليم شديد، أليم لسر وزني فعيل، يعني زور زور بأيش وبسوية، شديد زور تونة، زور تونة، عليها ملائكة غلاظ شداد. لسد جهنم كومالي ملائكة هي غلاظ زور دالرقم، شديد زور بهيزن، لا يعصون الله ما أمرهم. كاتي خواي قولا فرميت خذوه فغلوه، آدي أم عبدا يوجنا كرم مجرمة برن بو جهنم، لا يعصونه بيتشواني أم بيخواناكا بروا الرأي كيشن بو جهنم. بو يبرا بخوتا بشورو تو هر کەسێکەوە كوان پەیوەندیتان لەگەڵ ئەڵڵایە بچڕانەوە کاکە بەخوا آخر مەجال آخر مەتاف هەرچی بکەی ئەبێ بگەڕێیتەوە، هەرچی بکەی ئەبێ بگەڕێیتەوە. بڕۆ لە لایڤەکە دەرچۆ براکەم، بڕۆ بە حەمامە ئاو بکە بە خۆتا و
شادمان بين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله برو دور كاتي نيوجي توببك وعد بخوابا أجر جنجي بيصالي دو بيستيتر بك سريتو بياوكي بيرا اختياري أصلا رنجا من على كانش إلا دزدابت للاي بوكو زاوا بمينيتوا رنجا دايفيد فيها القرن أم دنيايات شي إنسان فري بيو بخواد أم دنيايات شي إنسان بيبي بكوي لبوي أبو الذر غفاري فرمو الله أعلم بيا وبرزي أفرمي أجر دنيا شونيو جيتيانا بوايا مصاحبي برادران وبراكان ميتيانا بوايا ناڕەحەتی گەرمای بەڕۆژوبوونی هاوینی تیانە بۆیە من حەزم بە دنیا هەر ناکرد دنیا چییە بەڕێزەکەم لە دنیاە چییە خەڵکێکی زۆر دەوڵەمەنە بەڵام میژدانی نامورتاحە بەڵام ئارام نییە ئاسوودە نییە تا بەیانی خەم و خەفەتێتی لێکێداتەوە تەقسیمێکا زەڵدێکات دەرناچێت تووشی کێشەیەکی خێزانی بووە هەر کەشە بێحەیای ئەچێت مەگە خۆی بکوژێت ناتوانێت دەربازی بێ بە هیچ شێوازێدەی خەڵکێکی فەقیرمانەیە تا بەیانی مرتاح مریح البال ئەخەوێت بە ڕەنجی خۆی بە کەسابەتی خۆی بە عەرەقەی خۆی لە تێنان بۆ مناڵەکانی پەیاکە بەڵام عەزیزە موسڵمانە بەڕێز ئەژێت وێ چاوەکەم ئەم قسانی من ئەبێ کافی بێ بۆ جەنابەت تۆ هاتوویتە داوای عیلاجت کرد من عیلاجمدا چارەسەرمدا ماوەتەوە لەسەر جەنابەت ئیش لەسەر ئەم عیلاجانە بکەی ئەی خۆی خۆت قانجازەکەی نای خۆی من زەرەرم نەکردەوە بە هەر کەلیمەیەک لە دڵمەوە هاتووە یەقینم هەیە خوا پاداشمەداتەوە والله مامۆستا هەزگارێک ویستومە نوێژەکەشم کردەوە مامۆستا چوومەتە سەر بەرماڵ مامۆستا نازانم تووشی هەزار دەردەسەری و ناخۆشی دەمەستە حالی ئەگەر لەگەڵ تۆش دەبم دڵگوتیەک دایگرتوم و لەرزینێک مامۆستا زۆر سەیرە زۆر تووڕەش دەبم مامۆستا تۆ کەست لەگەڵا ئێستا ناوەڵە مامۆستا هەر بەتەنیای بەتەنە مامۆستا تۆ قەت گوێ لە قورئانە گریت زۆر مامۆستا چیت بەسەر دەکاتی گوێ لە قورئانە گریت مامۆستا پێش نووسنە یانی ذیکرەکانی زۆر دەخوێنم مامۆستا یاخە سەد ذکر بخوێنی هیچ ئیسفادەی بە تۆ ناگەێنێت چکە تۆ نوێژ ناکەیت وایڵە مامۆستا نوێژنەکەر کاکە نوێژنەکەر موسڵمان نییە یەکەی برا شەینەکەم مامۆستا جا بە قسەی مامۆسای خۆت دەکەیت دەستەکانت مازەکەن دەڵێ ئەشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله أشهد أن محمد عبده ورسوله تەواو براکەم تمام مامۆستا جان ئەڕووی نوێژەکانت بکەیت إن شاء الله مامۆستا إن شاء الله چاوەکەم بەخێر بێت مامۆستا السلام عليكم عليك السلام قوربان گیان بەخێر بێت